ئەمە دیمەنی ژمارەیەک لەو منداڵانەیە کە ئۆتیزمیان هەیە. خێزانەکانیان و ڕێکخراوەکانی تایبەت بە ئۆتیزم لە ڕۆژی جیهانی هۆشیاری ئۆتیزمدا ئەو منداڵانەیان لە پارکی ئازادی شاری سلەیمانی کۆ کردوتەوە تا لەوێەوە ئەو پەیامە بگەێننە هەموو هاوڵاتیان کە تووشبووانی ئۆتیزمیش هیچ جیاوازیەکیان نییە لەگەڵ هاوڵاتیانی تردا، ئەوانیش خاوەن بەهرە و توانای خۆیانن و پێویستە هاوکاری بکرێن. توێژەرێکی کۆمەڵایەتی دەڵێت لایەنە پەیوەندیدارەکان تا ئێستا نەیتوانیوە وەک پێویست هاوکاری تووشبووانی ئۆتیزم بکات و سەنتەری تایبەتیان بۆ بکاتەوە. داخەوە تاوکو ئێستا کۆمەڵگا هۆشیارانە مامەڵە لەگەڵ ئەم حاڵەتە ناکات بە چاوێکی کەم دەرسێری ئەم مناڵانەکرێ. ئەمە تاوانیشی گەورەیە دەرهاک بە مناڵانی ئۆتیزم ئەنجامەدرێ، چکە ئەوانی شوەک و هەر مناڵێکی تر با بڵێن خاوەنی کۆمەڵێک توانا و بەهری شاراوی خۆیانن کە پێویستە کۆمەڵگا هاوکاریان بکات و دەستیان بگرێ هەتاوکو پەرە بەم توانانەیان بدرێت و جێدەستی خۆیان لە کۆمەڵگای ببینەوە. لایەنی پەیوەندیدار با بڵێن تاوکو ئێستا کەم تەرخەم بووە لەبەرەوەی ئەگەر بە پەنجەی دەست ئەو سنتەرانە لە سلێمانی ئەژمێرێت کە بۆ ڕاهێنانەوەی ئۆتیزم کراونەتەوە. لایەنی پەیوەندیدار پێویستە کۆمەڵێک با بڵێن سنتەر و ڕێکخراوی تایبەت بە ڕاهێنانەوەی ئۆتیزم کات. لەبەر ئێمە ئەمڕۆ لێرە کەمپینێکمان ئاساس کردووە بۆ ئەوەی بە خەڵکی بڵێن مناڵانی ئۆتیزم وەکو هەر مناڵێکی کە لە دنیاە پێویستی بەوەیە لە ناو تێکەڵ بە کۆمەڵگا بکرێتەوە، پێویستی بەوەیە ئیسفادە لە تواناکانیان بکرێ. ئێمە ئەمڕۆ لێرە ئەمانەوە پەیام بە هەموو دایک و باوکی مناڵانی ئۆتیزمیاک و هەموو خەڵکانی کە بڵین مناڵی ئۆتیزم نابێ بە چاوی بەزەیەوە سیر بکرێ و نابێ مناڵی ئۆتیزم بە چاوی کەمتر لە مناڵانی ترەوە سیر بکرێ. ئەو کەسانی کە کاری ڕایەنان بۆ تووشبووانی ئۆتیزم دەکەن لە ڕێکخراوەکاندا داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن هاوکاری و پشگیری ئەو خێزانانە بکات کە تووشبووی ئۆتیزمیان هەیە، چونکە ئەوان لە بارودۆخێکی دەرونی سەختدا ژیان بەڕێ دەکەن. بەڕاستی داوا لەلایەنی پەیوەندیدارەکەم کە بتوانن ئاوڕێک لەم منداڵانە بدەنەوە، هەم لەلایەنی معنەوی هەم لەلایەنی مادی. بەڕاستی هەندێک منداڵ هەیە بەهۆی لاوازی ئاستی مادی خێزانەکانیان ناتوان ببن بەو سنتەرانە، ئەمەش ڕۆژ لە دوای ڕۆژواکە منداڵەکە ئاستی بەرەو خراپتر بچێ و هەم لەلایەنی معنەوی بتوان بکردنەوەی خولو بتوان بکردنەوەی دەورات وابڵاوکردنەوەی هۆشیاری بۆ ئەو خێزانانە بۆ سەرجەم خێزانەکانی تر بۆ سەرجەم هاوڵاتیان، چونکە بەڕاستی زۆربەی خەڵک زۆربەی هاوڵاتیان شارەزای و زانیاری نییە لەباری مناڵانی ئۆتیزمیە کە لە سەرتا مناڵمان بە هاتووە مناڵمان هاتوتە ڕێکخراوەکەمان توانە قسەکردنی نەبووە یاخود نەیتوانیوە پێداویستە سەرەتاییەکانی ڕۆژانی خۆی جێبەجێ بکات، بەڵام بە خۆشحاڵی و ئێستا توانە قسەکردنی هەیە. ئەوەش جێگەی دڵخۆشیە بۆ ئێمە، چونکە زۆربەی دایک و باوکەکان تەنانەت کە خوان و توانە تەمەنای ئەوە ئەەکەین هەرنا لە تەمەنمانە جارێک مناڵەکانمان بانگمان بکەن بە بابە. بەپێی ئامارە سەرەتاییەکان کە لەلایەن سەنتەرەکان و ڕێکخراوەکانی تایبەت بە تووشبووانی ئۆتیزم بڵاو کراوەتەوە، لە هەرێمی کوردستان نزیکەی 5,000 تووشبووی ئۆتیزم هەیە. لەو ژمارەیەش نزیکەی 3,000یان لە پارێزگای سلەیمانیدا هەیە. ئەمە جگە لەوەی چەندین کەسی تریشەیە تا ئێستا ناویان تۆمار نەکراوە. هێمن کەمال، کورسات نیوز، سلەیمانی.